کۆبوونەوەی ئەمڕۆمان دەستگای پێشمەرگە دێرینەکان و شەهیدان بۆ دووشتی سەرەکی بوو. یەکیان هەر کۆبوونەوەی ئاسایی خۆمان مانگانەی دەستگا بوو، دووەمیشیان ئامادەسازی بوو بۆ جێبەجێکردنی ئەو بەرنامەی کە کۆمەڵی ئیسلامی دای ڕشتووە بۆ هەڵبژاردنەکان بە ئامادەبوونی تەواوی ئەندامانی دەستگا و بەرپرسانی ئەنجومەنەکانی پێشمەرگە دێرینەکان بوو. ئەجا بەڕاستی لە کۆبوونەوەکەیدا بەرنامەیەکی خۆشمان جێبەجێ کرد بێجگەلەوەی کە ئەوەی ئەمە دەمانەوێت بۆ ئەوی زیاتر گەرم و گوڕی بە پێشمەرگە دێرینەکان بدەین و ئامادەکاری چاتریان تێداوی بۆ هەڵبژاردنەکانی سینۆ. ئەجا بۆیە ئینشاءڵڵا ئەو برایانەی خۆشمان تێگەڕا بە ئەندامانی دەستگا و بە بەرپرسی ئەنجومەنەکانەوە ئامادەکاری چاچیان تێدا بوو، دڵسۆزانە ئیشانە هەوڵیان داوە و پەیمانیان داوە ئەوەی کە لە توانایان دابی بۆیان بکرێ بەشدار بین و ئیشی خۆمان بکەین و جێبەجێی تەواوی بەرنامەکانی ئەو بەرنامەی کە کۆمەڵی ئیسلامی دای ڕشتووە بۆ هەڵبژاردنەکان لە ئامادەسازیدا بین و جێبەجێ بکەین.